سڵاو مامۆستایانی بەڕێز، ئەمڕۆ باسی دوو بەرنامەی پێویست و سەرەکی ئەکەین. ئەویش بەرنامەی ئینتنۆت لەگەڵ مێندلیایە کە پێویستە هەموو توێژەرێک کە توێژینەوە ئەنجام دەدات زانیاری لەسەر ئەم بابەتانە هەبێ، کە ئەم دوو بەرنامەیە دوو گرنگترین بەرنامەی بەڕێوەبردنی سەرچاوە زانستیەکانن کە ئەوانش وەک ئاماژەمان پێدا بەرنامەی مێندڵی و ئینتنۆتە. کاتێک ئێمە توێژینەوەیەکیان نامەیەکی ئەکادیمی دەنووسین، گەورەترین ئاستەنگ لە بەردەممان ڕێخستنی سەرچاوەکان و نووسینی ئاماژەکانە. ئەم دوو بەرنامەیە هاتوون بۆ ئەوەی ئەم پرۆسەیەمان بە شێوەیەکی ئۆتۆماتیکی بۆ ئاسان بکەن. و ئەم بەرنامەیە ئەم دوو بەرنامەیە کۆمەڵک جیاوازیان هەیە کە تێیدا ئاماژەی پێەکەین. ئەویش لە ڕووی تێچوو یاخود دەستگەیشتن بەم دوو بەرنامەیەوە، مێندڵی بەرنامەیەکی تەواو خۆڕایی یا هەر توێژەرێک دەتوانێت بەبێ هیچ تێچوویەکدای بەزێنێت و ئەکاونتی تێدا دروست بکات و دەست بەکارکردن بکات. بەڵام ئینتنۆت بەرنامەیەکە بە پارەیە و بازرگانیە، بۆ بەکارهێنانی پێویستت بە کڕینی مۆڵەت هەیە کە نرخەکەی تا ڕادەیەک گرانە. دوای زیاتر و توێژەرانی کە بەکاری دەهێنن زانکۆیان دامەزراوەکانیان ئەکاونتەکەیان بۆ دابین دەکات. لە ڕێگەی شخصی خۆیانەوە نایکەن، بەڵکو ئەو دامەزراوە یاخود ئەو شوێنەی کە تی دەکاری بۆ لێ دەکەن ئەوان بۆیان دابین دەکەن. و لە ڕووی بەکارهێنانەوە مێندلی ڕووکارێکی زۆر مۆدێرن و سادە و دۆستانی هەیە، دەتوانێت ئەو توێژەرانەی لە سەرەتاشدا بن زۆر بە خێرایی و بەبێ پێویستبوون بەڕاهێنانی زۆر فێری ببن. لە ڕووی بەکارهێنانەوە مێندلی ئاسانە. بەڵام ئینتنۆت ڕووکارەکەی کەمێک کلاسیکی و ئاڵۆزترە، پڕە لە تایبەتمەندی و وردەکاری ورد، بۆیە پێویستی بەکات و کەمێک ڕاهێنان هەیە بۆ ئەوەی بە تەواوی کۆنتڕۆڵ بکرێت. یعنی ئینتنۆت بەکارهێنانی کەمێک سەختترە بە بەراورد بە مێندلی. و لە ڕووی مامەڵەکردن لەگەڵ فایلی PDF-دا مێندلی لەم خاڵەدا زۆر سەرکەوتووە، وەک یعنی زۆر سەرکەوتووە، دەتوانێت ڕاستەوخۆ خوێنەرەکە ینی PDF-ی خوێنەرێک بکەیتەوە. هێڵی PDF لەناو بەرنامەکەدا فایلی تێبینی هایلایتی بەژێر دەخەکاندا بهێنیت و بینووسیت و سەرچاوەکان ڕێک بخەیت. بەڵام ئینتنۆت زیاتر وەک بنکەیەکی زانیاری کۆگایەکی گەورە کار دەکات، داتابەیس، ینی هێندەی مێندلی نرم و ئاسان نییە بۆ خوێندنەوە و کارکردنی ڕاستەوخۆ لەسەر فایلی PDF. لە ڕووی بۆشایی پاشەکەوتکردن لەسەر هێڵەکان، لە وەشانی خۆڕاییدا تەنها 2 گیگابایت بۆشایی و پاشەکەوتکردن لەسەر هێڵت دەداتێ بۆ خەزمکردنی فایلەکانت. بەڵام ئینتنۆت لە بەرامبەر ئەو پارەی بۆی دەدەیت لە وەشانی نوێدا بۆشایەکی پاشەکەوتکردنی بێسنوور پێشکەش بە توێژەر دەکات. لە کۆتایی ئەم خاڵانەی کە باسمان کرد، ینی جیاوازی مێندلی و ئینتنۆتە، ئەتوانین ئاماژە بەوە بکەین ئەگەر توێژەرێک پێویستی بە بەرنامەیەکی خۆڕایی هەبێت و بەرنامەیەکی ئاسان و دۆستی PDF بێت، مێندلی باشترین هەڵبژاردنە. بەڵام ئەگەر پرۆژەیەکی گەورەی دامەزراوەیی بێت کە هەزاران سەرچاوە لەخۆ بگرێت و کێشەی بودجەی نەبێت، ئینتنۆت بەهێزتر و پرۆفیشناڵترە.